بانگەشەی هەڵبژاردن لە کەرکووک پێی نایە دووەم ڕۆژەوە. لیست و قەوارە سیاسیەکان سەرقاڵی هەڵواسینی پۆستەر و بانگەشەکردنن. ئۆفیسی کەرکووکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ڕێنمایەکانیان گەیاندۆتە سەرجەم لیستە بەشداربووەکان. داواشیان لێ دەکەن بە پێی ڕێنمایەکان بانگەشە بۆ لیستەکانیان بکەن. گرنگیدان بە شێوازێکی مەدەنی لە بانگەشەی هەڵبژاردن دیارە جوانترین سیمای شاری کەرکووکە، بەڵام بەداخەوەمای نیگەرانیە ئەبینین هەتاکو ئێستا بەشێک لەو سیمانەی بەم شارەوە دیارە و ڕوژاندنی شێوازی وێنەکانە یاخود شکاندنێتی دڕاندنێتی. پێم وایە هەموو کاتێ سیستەمی مەدەنیەت ئەوەیە کە پەیڕە و ئەوە بکەین ڕێز لە یەکتری برین لەسەر بنەمای جیاوازی فکر، بەڵام داکۆکیکردن لە مەفانەتەوەی و نیشتیمانیەکانمان بۆ شاری کەرکووک. لەربەرەوە کەرکووک پێویستە تەبایەک و پێوەکەوە ژیانێکی پێوە دیار بێ و پێم وایە ئەو حاڵەت ناحەزاریانە کە دروست ئەبێتن لە دڕاندنی شێوازی پۆستەرەکان یاخود گرفت دروستکردن بۆ هەر کاندیدێک لەو کاندیدە بەڕێزانەی کە خۆیان کاندید کردووە لە هەر لایەنێکی سیاسی بێ، پێویستە ئێمە ڕێزی لێ بگرین و بە دوواداچوون بۆ ئەوە نەکەین کە بمانەوێت لایەنێک ناشرینکەین بەرامبەر بە لایەنێکی کە ئێمە بانگەشە لە دوێنەوە دەستی پێکردووە لە کەرکووک. سوپاس بۆخوا لە یەکەم ڕۆژەوە تا ئێستا ئەبینین خەڵکی کەرکووک بە جۆش و خۆشێکەوە زیاتر ئەڕوا بۆ هێنانەوەی کارتەکانیان لە کاتێکدا ئەم خەڵکە نیگەران بوون، عاجزیان پێوە دیار بوو. بەڵام ئەزانن کە دەنگ نەدان لەم کاتەیە زیان بە هەموو خەڵکی کوردی ئەم شاراگەێنێ و هەر کەسێک من لێرەوە داوای لە یەکەم دەنگ بدا بە هەرچی لستێکی کوردی بێت بە هەر کەسێک دەنگەدا ئارزومەندە، بەڵام ئەبێت دەنگ بدەین لەبەرەوەی بەرامبەرەکانمان نەیارە. ئێمە بینیمان ئەو هەموو خزمەتەی کە کردمان لە ساڵانی ڕابردوو بە عەرەب و تورکمان بە تایبەتی لەم شارەدا کە ماوەی 5 مانگ نزیکەی 5 مانگە کە بینیمان چۆن کاردانەوەیاندا بە تایبەتی کەرکووک کە هێزی پێشمەرگە و ئاسایش و هێزی ناوخۆکان پۆلیسی ناوخۆ چۆن بەرەنگاری داعەشە بووە بۆ پاراستنی هەموو سەرجەم خەڵکی شاری کەرکووک. وێڕای بەردەوامی بانگەشەی هەڵبژاردن پرۆسەی وەرگرتنەوەی کاتی نوێی دەنگدان بەردەوامە. داواش دەکرێت بانگەشەی ئەم خولەی هەڵبژاردن بە شێوەیەکی شارستانیانە بەڕێوە بچێت. لە دوێنێکەوە 14 نیسانی ئەم مانگەوە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردننی لیست و قەوارە و کاندیدەکان دەستی پێکرد. ئەم پرۆسەیەش بەردەوام ئەبێ تاکو دەی ئایاری مانگی داهاتوو و پێش 24 کاتژمێر لەبەر کردنەوەی وێستگەکانی دەنگدان ئەوەستێتەکەەوە پێگوترێ ئەسەمتل عەلامی. طبیعی ئێمە پێشکات سیمینارێکی فراوانمان ئەنجام داوە بۆ نیۆنێری قەوارە سیاسیەکان، تیایدا باسی ئەوەمان کردووە چۆن ئیلتیزام بکەن بە ڕێنمایەکانی کۆمیسیۆنەوە، هەروەها سیستمی ڕقم 11 2018 کە پایوەستە بە بەم بانگێشەیەوە. 12/5 وادەی بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا. تاکو 24 سەعات پێش هەڵبژاردنەکە بانگەشە بەردەوام دەبێت. بە پێڕێنمایەکانی کۆمیسیۆنیش دەبێت دوای کۆتایی هاتنی پرۆسەی هەڵبژاردن لیست و کاندیدەکان وێنەی پۆستەرە هەڵواسراوەکانیان لەسەر شەقام و شوێنە گشتەکاندا لا بدەن. کارۆن محەممەد، کورتساد نیوز، کەرکووک.